ئەمڕۆ بەسەرپەرشتی لای بەڕێزمان کاک ڕێبەر وەزیری ناوخۆ و بە ئامادەبوونی بەڕێز دکتۆر سامان وەزیری تەندروستی کۆبوونەوەی دژنەی باڵای کۆڕۆنا ئەنجام درا و بێگومان ئەم کۆبوونەوەیە لەسەر دەستپێشخەری حکوومەت و وەزیری تەندروستی بەهۆیەوەیەوە کەوە ڕێژەی توشبوون و ڕێژەی قوربانیانی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەرز بڵاو بۆتەوە زیاد بووە بۆیە لە سونگەی بەرژەوەندی گشتی و لە سونگەی تەندروستی گشتی و بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان لەو پەتایە ئێمە ئەم دانیشتەمان ئەنجامدا و کۆبوونەوەش کرا بۆیە لە سەرەتای کۆبوونەوەکە ڕێز وەزیری تەندروستی راپۆرتی خۆی پێشکەش کرد و کۆمەڵێ لە داتا و زانیاری خستە ڕوو و لە هەمان کاتژدا کۆمەڵێ لە ڕاستپاردەی پێشکەش کرد و خۆشبەختانە سەرجەم بەشداربووانی ئەم کۆبوونەوەیە سەرجەم وەزیرە بەڕێزەکان و پارێزگار و بەرپرسی ئیدارە سەربەخۆیە بەڕێزەکان بە ئیجماع سەرجەم ڕاستپاردەکانی وەزارەتی تەندروستی پەسەند کران لەگەڵ پێشکەشکردنی چەند بیرۆکە و چەند پێشنیارێک کە ئەمەش دوای گفتوگۆکردن بەشێکی زۆری پەسەند کران. ئێمە وەکو حکوومەت ئامانجی سەرەکیمان لەم چوارچێوەیەدا بەرژەوەندی خەڵکی هەرێمە و پاراستنی تەندروستی هاوڵاتیانە لەو پەتایە بەداخەوە لەم ماوەی ڕابردوودا کە ئاستی پابندبوون بە ڕێنمایەکان و پلانی وەزارەتی تەندروستی بەبێ پێویستنە بووە لەلایەن هاوڵاتیانەوە کە ئەمە بووە هۆی ڕێژەی توشبوون و قوربانیانی ئەم پەتایە بەرز ببێتەوە و من داوا دەکەم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە سەرجەم هاوڵاتیان پابند بن و ڕێز لە ڕێنمایەکان و پلانەکانی وەزارەتی تەندروستی بگرن بۆ ئەوەی یەکەم خۆیان بپارێزن لە توشبوون لەو کۆڕۆنەیە و خۆیان دوور بخەن خوا نەخواستە لە مردن و لە هەمان کاتشدا پێویستە ڕێکارەکان بە تەواوەتی لە سەرجەم دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت. ئێمە لە سونگەی بەرژەوەندی هەرێمی کوردستان و لە سونگەی ئەوەی کەوا پرۆسەی خوێندن بەردەوام بێت و بازار و کاسبکاران بەردەوام بن لە ئیش و کارەکانی خۆیان ئێمە چەند بڕیارێکمان دەرکرد لەم سونگەوە و لە چوارچێوەی بەردەوامکردن و توندکردنی ڕێکارەکانی خۆپارێزی لە پەتای کۆڕۆنا ئەمانە ڕەچاو کراون و لە دوای ئەوە بڕیاری گونجاو لەو بارەوەدا بۆیە ئێمە بڕیارەکان بە تێروتەسەلی و بە وردەکاری ئێمە بڵاوی دەکەینەوە لە ڕێگای وەزارەتی ناوخۆ بەڵام ئێستا ئەو تەوەرە گرنگانەی کە ئێمە گفتوگۆمان کرد و بڕیاری گونجاومە لەو بارەوە دەرکرد بۆتان باسەکەم وە خوێنمەوە. یەکەم سەبارەت بە خوێندن طبعاً وەکو باسم کرد ئێمە ڕەچاوی بەرژەوەندی خانەوادەی قوتابیان و خوێندکاران و خودی بەرژەوەندی قوتابیان و خوێندکارانمان لە بەرچاو گرتووە بۆ ئەوەی پرۆسەکە بەردەوام بێتەوە پێمان وایە ئەمە بابەتێکی گرنگە پەیوەستە بە داهاتووی نەوەکانی ئێمەیە. ئێمە بڕیارمان دەکەوە خوێندن لە سەرجەم ناوەندەکانی ئەو دام و دەستگانەی و ئەو خوێندانەی کە سەر بە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵان بەردەوام بێ و تا کاتی ئێستا و لەگەڵ چەند مەرجێک کە پێویستە سەرجەم ناوەندەکانی خوێندنی ئەم دوو وەزارەتە لە بەرچاو بگرن. یەکەم پێویستە ماسک ببەستن و بە شێوەیەکی ناچاری ئەبێ ماسک ببەسترێت لە عەفو سەرجەم ئەم ناوەندانە کە سەر بەو دوو وەزارەتن. طبعاً بەستنی ماسک یەک لەو هەرە بابەتە گرنگەکانن بۆ ئەوەی ڕێگیری بگرێت لە طبعاً توشبوون بە پەتای کۆڕۆنا و خەڵکێک پێی وایە ئەگەر ڤاکسینیش وەرگرێت ئیتر پێویست نییە ماکس ببەستێت. ئەمە لە ڕووی عیلمیەوە لە ڕووی ئەو ڕاستپاردانەی کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەیانە هیچ ڕاست نییە پێویستە ئەو کەسێک کە ڤاکسینیش وەرەگرێ ماسک ببەستێت
بۆیە بەستنی ماسک ناچار دەکرێت لە سەرجەم دام و دەستگاکانی حکوومەت و لە شوێنە گشتیەکانیشدا و لە کارتی تایبەتدا. سەبارەت بە مەسەلەی ئەو ڕێنمایانەی کە پێویستە تونتر بکرێن لە دام و دەستگاکانی حکوومەت و لە سەرئاستی کەرتی تایبەتیش، طبعاً هەموو فەرمانبەرانی حکوومەت ئەوانەی کە لە کەرتی مەدەنی و عەسکەرین تا یەکی 2022 پێویستە ڤاکسین وەرگرن و کارتشیان پێ بدرێت و هەر فەرمانبەرێک کە تا ئەم تاریخە ڤاکسین وەرنەگرێت کە هیوادارین ڤاکسین وەرگێت و لە بەردەستدایە بە پێی ئەو داتانەی کە وەزیری تەندروستی بۆ ئێمەی پێشکەش کردووە، ئیجراعاتی لە دژی وەردەگیرێت بە پێی یاسای بەرزەفتی فەرمانبەران و هەروەها یاسای گشتی تەندروستی و ڕێنمایەکانی بەرزەفتی قوتابیان و خوێندکاران. واتە ئەم ڤاکسینە وەرگرتنی ڤاکسین لە دام و دەستگاکانی سەرجەم دام و دەستگاکانی حکوومەت ئەبێ وەربگرن تا یەکی 2022 و قوتابیەکان و خوێندکارانیش دەبێ لە ضمنی ئەوانە بن کە لە 18 ساڵ بەرەو سەرەوە کرد. سەبارەت بە کەرتی تایبەت مەبەستمان لە بازاڕە و دوکان و هەموو ئەو شوێنانن ئەبێ ئەوانیش ڤاکسین وەرگرن لە کاتێکی دیاریکراودا. ئێمە تەحدیدمان نەکرد لە بەرەوەی دەرفەتێکی زیاتر بۆ ئەو کەسانە بدەین کە لە کارتی تایبەت ئیشەکەن ئەو ڤاکسینە وەرگرن. سەبارەت بە مامۆستایانی هەردوو وەزارەت، مامۆستایانی پەروەردە و خوێندنی باڵا تەکید دەکەینەوە کە پێویستە سەرجەم مامۆستایان لەو دوو وەزارەتەوە و قوتابیان و خوێندکاران ئەوانەی لە سەر و 18 ساڵن ڤاکسین وەرگرن تا 1/12/2021 واتە لە ماوەیەکی کەمتر لە فەرمانبەرەکانی وەزارەتەکانی تر. ئێمە بەبەستمان لێرە مامۆستایەکان و قوتابیانی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە دەبێت تا 1/12/2021 بە ناچاری ڤاکسین وەرگرن. بابەتی تر کە پەیوەستە بە کۆڕ و کۆبوونەوە و بۆنە کۆمەڵایەتی و پرس بە هیچ شێوەیەک ڕێگا نادرێت کە ئەم جۆرە چالاکیانە هەبێت و هەموو ئەو شوێنانەی کە گشتین پێویستە ڕێکارەکانی خۆپارێزی ڤایرۆسی کۆڕۆنا بگنێنە بەر و بە تایبەت ئەو شوێنانەی وەکو چێشخانە و هۆتێل و ئەمانە ئەبێ کاندەک شوێنی داخراون ئەبێ بە ناچاری ئەوانە ماسک ببەستن و بێبژاردنیان لەسەر دەسەپێنین کە ئەویش 20,000 بۆ ئەو کەسەی کە ماسک نابەستێت و لە هەمان کاتشدا پرس بەڕاستی ئەمە یەک لە هۆیە هەرە سەرەکیەکانی بڵاوبوونەوەی و زیادبوونی ڕێژەی توشبوونی کۆڕۆنا بابەتی دانانی پرسە. یعنی بەڕاستی دانانی پرس زۆر کاریگەری هەبوو و تەسیرێکی سلبی هەبوو لەسەر ئەم دۆخەی ئێستا کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە. بۆ ئاگاداری بەڕێستان ئێستا وەزعی هەرێمی کوردستان خراپترە لە پارچەکانی دیکەی عێراق. بۆیە پێویستە سەرجەم ئەوانەی کە بەداخەوە خاوەن پرسەن بە هیچ شێوەیەک پرسدانەنێن و دەسەڵاتیشمان داوەتە پارێزگارە بەڕێزەکان و بەرپرسی ئیدارە سەربەخۆیەکان ڕێکاری پێویست لەم بارەوە بگرێنە بەر و دەسەڵاتی تاویان هێلەوەی کەوە ڕێگری لەم جۆرە چالاکیانە بگرن بۆ ئەوەی نەبێنە هۆی بڵاوبوونەوەی وە زیادبوونی بڵاوبوونەوەی ئەم پەتایە. بێگومان کۆمەڵێ لە بڕیاری تر دراوە کە پەیوەستە بە خوێندن کە یەک لەوانە لەسەر پێشنیاری بەڕێز وەزیری پەروەردە ئەوانەی کە خانەوادەی قوتابیان و خوێندکارانن سەرپشک دەکرێن تا 31/10/2021 لەوەی کەوە قوتابیان منداڵەکانی خۆیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بچن داوام بکەن یان بە شێوەیەکی ئۆنلاین. واتە تا 31/10 ئەم دەرفەتەش دەدرێ بە خودی
خانەوادەی قوتابیانە خوێندکاران و هەروەها شتێکی تر کە پەیوەستە بە شوێنە گشتیەکان دەبێ ڤاکسینیان هەبێ یانیش ئەبێ پشکنینی PCR یان هەبێ هەفتەی جارێک دەبێ بیکەن و لەم چوارچێوەیەدا ئێمە وەکو حکوومەت دووبارە داوا دەکەین یەکەم لە بەرپرسەکان و لە وەزیرە بەڕێزەکان و لە پارێزگار و بەرپرسی ئیدارەی سەربەخۆ تا کەمترین بەرپرس لە حکوومەت بە هیچ شێوەیەک بەشداری لە پرسەکان نەکەن و بن بە نمونەیەوەی کەەوە خەڵکیش ڕێگەیان لێ بگرێ و بتوانن ئەوانش ڕێشوێن و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەن و دووبارە دەکەینەوە کەەوە حکوومەت تاکید لەسەرەوە دەکاتەوە هەر کاتێک و دۆخەکە خراپتر بوو ئیجراعاتی تونتر وەردەگیرێت بەرامبەر ئەو لایەنانە یان ئەو کەسانەی کە پابەندی ڕێنمایی وەزارەتی تەندروستی و پلانی وەزارەتی تەندروستی نەگرن. بۆیە ئەمە بابەتی سەرەکی کۆبوونەوەکە بوو. ئێستاش بفەرمونون پرسیارەکانی خۆتان لەم چوارچێوەیەدا ئاراستەی من بکەن و لە خزمەتەوە. بەڵێ ماسکەکەی ببەستە. سپاس دەکەم. مەسەلەی پرۆسەی خوێندنە لەناو ناوەندەکانی خوێندن ئەگەر بۆ شێوازی ئێستا خڵاوبوونەوەی کۆڕۆنا بەردەوام بێت بژاردەی تر هەیە کە دەوام قوتابخانەکان بگوێتە تەناو و لەگەڵ زانکۆکان و پرسیاری دەویشتی سەبارەت بە کێشەی بەنزین ئەو کێشەیە چارەسەرەکەی چییەوە لەگەڵ بەڵدانی زڕێکەوتنی کراوە کە بەنزین لە بەڵداوە مرد دامەزین. دەست خۆش. ئێمە چاوەڕێی راپۆرتی وەزارەتی تەندروستی دەکەی سەبارەت بەو پرسیارەی کە جەنابەت کردوتە. تاوانە و راپۆرتە بۆمان نیشان دەدات کە ئێمە چ ڕێکارێک بگرینە بەر و هەر کاتێک زانیمان ئاستی بڵاوبوونەوە خوا نەخواستە زۆر بەرز بێت هەموو سیناریۆیەکان کراوەن لە بەرامبەر ئەم لیژنایە و هەر ڕێکارێک ئێمە دەگرینە بەر. بۆیە ئەمە دەهێڵینەوە عەفو بۆ هەڵسەنگاندنی و راپۆرتی وەزارەتی تەندروستی لەم بارەوە. سەبارەت بە کێشەی بەنزین من لە چەند مناسبەیەکە لە چەند کەناڵێک لە چەند ڕۆژی ڕابردوو ئاماژەم کرد لەوەی کەوا بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی بە شێوەیەکی گشتی ئەمە دیاردەیەکی عالەمیە جیهانیە نەک تەنها لە هەرێمی کوردستان ینی تەنها بەرۆکی هەرێمی کوردستانی نەگردوتەوە بەڵکو ئەمە حاڵەتێکی جیهانیە بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتی خام. ئێمە وەکو حکوومەت ینی ئەوەی کە پێویستە کە درێژیشمان نەکردووە بۆ بەرژەوەندی خەڵک و بەتایبەت خانەوادانەی کە داهاتیان مەحدودە و کەسابەتیان لەسەر وەکو شۆفێریە و بە هەر بابەتێکی تر ئێمە دوای ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت وەزیری سامانە سروشتیەکان بە ئەرکی خۆی هەستاوە و لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک کەوتووە کەوا بتوانێت ئەو بڕە بنزینەی کە پێویستە بۆ هەرێمی کوردستان دابین بکات و تەسەوڕ دەکەم هەر دوێنێ شەویان ئەمڕۆ ئەو 540,000 لتری بنزین گەشتۆتە هەرێمی کوردستان و دەست بە دابشکردن دەکرێت لە سەر وێزگەکانی سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئەم بڕەیە لە 1/11ەوە دوو بەرامبەرە بێ یعنی بێ بە تقریبا 1,800,000 لتر و ئومێدەخوازن ینی ئەمە ببێتە هۆیەوەی کە نرخەکە جێگیر بکرێت کەمتر بکرێت طبعا ئەوەی وەکو ئێستا و ئێمە حرسی ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان مەسەلەی کواڵیتی بنزینە. ئەگەر کواڵیتی بنزین باش نەبێ ئێمە ڕێگەی پێ نادەین چونکە ئەمە بێ بەهۆی ئەوەی زیان نەک تەنها بە هاوڵاتیان بگەینێ بە تەندروستی هاوڵاتیان بەڵکو بە ژینگەکەوێ بە سیارەکان و مەشینەکان کەمە دەبێتە هۆی ئەوەی زیانێکی گەورە بە بەرژەوەندی هاوڵاتیان و لە هەمان کات